ڕۆڵی فەرەنسا لە کیشوەری ئەفریقادا بەتایبەت لە پەیوەندیدار بە سامانە سروشتیەکانی وەک کانزاکان، ئاڵتون، یۆرانیۆم، ئەڵماس بابەتێکی ئاڵۆز و مشتومڕاوی مێژوویی و سیاسیە. ئەوەی بە فەرەنسای ئەفریقا ناسراوە ئاماژەی بۆ تۆڕە پەیوەندیە سیاسی، سەربازی و ئابووریانەی کە فەرەنسا دوای سەربەخۆی وڵاتانی ئەفریقا لەگەڵ بەشێک لە وڵاتانە پاراستوویەتی و دەستبەرداریان نەبووە. مەرجی بۆ پشتگیری هەر حکومەتێکی نوێ پاراستنی بەرژەوەندی ئابووری فەرەنسایە بۆ بەردەوامبوونی کۆمپانیا بازرگانەکان بە تایبەتیش دەرهێنانی کانزا بە نرخەکان. فەرەنسا لە ڕێگەی کۆمپانیا زەبەلاحەکانیەوە یۆرانیۆم و توتاڵ دەستی بەسەر سەرچاوە سروشتیەکانی زۆرێک لە وڵاتانی ئەفریقا وەک نێجەر، مالی، گابۆندا گرتووە. زۆر جارە و گرێبەستانی لە نێوان کۆمپانیا فەڕەنسیەکان و حکومەتە خۆجیەکاندا دەکرێن لە بەرژەوەندی کۆمپانیەکانە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی بەشێکی زۆری داهاتی کانزاکان بۆ وڵاتی فەرەنسا یان خاوەن پشکەکان بڕوات، نەک بۆ گەشەپێدانی ژێرخانی ئەو وڵاتە ئەفریقیانە. فەرەنسا توانیویەتی نرخی بازاری کانزاکان بەتایبەت یۆرانیۆم دیاری بکات کە ئەمەش ڕێگرە لە بەردەم وڵاتانی ئەفریقا بۆ ئەوەی نرخێکی باشتر سامانەکانیان بفرۆشن. بێبەشکردنی خەڵکی خۆجێیی و سیاسەتەکانی فەرەنسا لە وڵاتانە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی خەڵکی هەژار داناوە. لە کاتێکدا کانەکان ملیاران دۆلار داهاتیان هەیە و خەڵکەکەشی بێبەشن لەم داهاتانە و تەنها کۆمپانیا گەورە فەڕەنسیەکان سوودمەندن. تەنانەت ناوچەکانی دەوروبەری ئەو کانانە زۆر جار بێبەشن لە کارەبا، ئاو خزمەتگوزاریە سەرەتایەکانیش. خەڵکەکە لە هەژارێکی توندا دەژین لە کاتێکدا خاوەنی خاک و سامانی ژێرزەویەکان. هەڵقۆڵینی تونێلەکان و بەکارهێنانی مادە کیمیایەکان بۆ جیاکردنەوەی کانزاکان دەبێتە هۆی پیسبوونی سەرچاوە ئاویەکان و تێکدانی کێڵگە کشتتوکاڵیەکان کە ئەمەش سەرچاوەی سەرەکی بژێوی خەڵکی ناوچەکەیە. پشتگیریکردنی دەسەڵاتە دیکتاتۆرەکان یەکێکە لە ڕەخنەهەرە گەورەکان لە فەرەنسا کە بۆ پاراستنی بەرژەوەندی ئابووریەکانی خۆی پشتگیری لەو حکومەتە ئەفریقیانە کردووە کە گەندەڵن یان دیکتاتۆرن و خوێنی گەلەکەیان دەنوشن. سیاسەتی فەرەنسا وایە تا ئەو کاتێ حکومەتەکان دڵنیایی دەدەن بە فەرەنسا کە دەستی بە کانزاکان دەگات چاوپۆشیان لێ دەکەن. فەرەنسا کەمتر فشار دەخاتە سەر ئەو حکومەتانەی بۆ ئەوەی مافی مرۆڤ پێشەل نەکەن یان داهاتەکە بە دادپەروەری بەسەر خەڵکدا دابەش نەکەن. ئەمە دەبێتە هۆی ئەوەی دەسەڵاتداران لە ڕێگەی داهاتی کانزاکانەوە خۆیان بەهێز بکەن و خەڵکەکەیان تەواو سەرکوت بکەن. فەرەنسا بەردەوام هێزی سەربازی لە وڵاتانی ئەفریقادا هەبوو وەک ئۆپراسیۆنی بەرقان لە ساحێل. پاساوی فەرەنسا لەم ئۆپراسیۆنانە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە، بەڵام ڕەخنەگران پێیان وایە بەشێکی ئەم بوونە سەربازیە بۆ پاراستنی کەڵگە کانزایەکان و بەرژەوەندی استراتیژیەکانی فەرەنسا خۆیەت. ئەم بوونە سەربازیە بۆتە هۆی دروستبوونی دژایەتێکی توند و جەماوەری بەرامبەر بە سیاسەتی حکومەتی دیکتاتۆرەکان و فەرەنسا لەم ساڵانەی دواییدا.
دۆخەکە گەشتۆتە حاڵەتێک وڵاتانی وەک نێجەر، مالی و بۆرکینافاسۆ شەپۆلێکی بەهێزی دژە فەڕەنسی دروست بکەن. خەڵکی ئەو وڵاتانە داوای سەروەری تەواو بەسەر سەرچاوە سروشتیەکانی خۆیان دەکەن و دەیانێتەوە گرێبەستە نادادپەروەرانە کۆتایی پێبێت کە بۆ دەیان ساڵە وڵاتەکەیانی بەهژاری هێشتۆتەوە. لە کاتێکدا ئەوان دەوڵەمەندن، بەڵام بەهۆی سیاسەتی فەڕەنسا و حکومەتی دیکتاتۆرەکانی خۆیانەوە لەژێر هێڵی هەژاریدا دەژین. فەڕەنسا زیاتر بە ڕێگەی نەرمی ئابووری، کۆمپانیەکان و پەرەچەکرداری ڕقی سەربازی ڕوبەڕوویان دەبێتەوە بۆ ئەوەی گرنگی بکات بۆ پاراستنی سەرچاوەکان و بەردەوام بۆ بازاڕەکانی ئەوروپا دەستبەر بن. ئەمەش لەسەر حسابی پەرەپێدان و داهاتووینەوەکانی ئەو وڵاتانە بوو. لە ئەفریقا بەگشتی بەتایبەت لە ئەفریقای باشوور کانەکان یەکێکە لە پێشکەوتوترین و قوڵترین سیستەمی تونێل و هەڵکۆڵینیان لە جیهاندا هەیە. ئەم تونێلانە بەکاردێن بۆ گەیشتن بۆ کانزا و بەردە بەنرخانەی کە لە قوڵایی زەویدا جێگیر بوون. بۆچی ئەم کۆمپانیایانە تونێل دروست دەکەن؟ ئەمە پرسیارێکە بەردەوام خەڵک لە دوورەوە لە مێشکی خۆیدا پرسیاری بۆ دروست دەبێت. کانزاکانی وەک ئاڵتون یان بەردە بەنرخەکانی وەک ئەڵماس لەسەر ڕووی زەوی نین. کۆمپانیەکان ناچارن تونێلی قوڵ و درێژ هەڵبکەنن بۆ گەشتن بەو چینانەی کە کانزاکانیان تێدایە. زۆربەی کانی ئاڵتون لە ئەفریقای باشوور لە جۆری کانی بەردی ڕەقن کە پێویستی بە تونێلی زۆر قوڵ هەیە بۆ گەشتن بۆ پارچە بەردانەی ئاڵتونیان تێدایە. ئەڵماسەکان زۆرجە لە ناو بۆریە کیمبەرلایتیەکان دەدۆزرێنەوە. سەرەتا لە ڕێگەی کانی کراوە دەست پێ دەکات، بەڵام کاتێک قوڵ دەبێتەوە ناچار دەبن بە بەردەوامبوون لە دەرهێنانی سیستەمی تونێلی ژێرزەوی بەکاربهێن. ئەفریقای باشوور خاوەنی قوڵترین کانەکانی جیهانە. کانی مێپۆنین بە قوڵترین کانەکانی ئاڵتوندا دەنێت لە جیهاندا کە تونێلەکانی تا قوڵایی 4 کیلۆمەتر زیاتر لە 4,000 مەتر لەژێر ڕووی زەویەوە درێژ دەبنەوە. لەم قوڵایەدا پلەی گەرمی زۆر بەرزە، بۆیە سیستەمێکی پێشکەوتی سارکەرەوە و هەواگۆڕ بەکاردێت بۆ ئەوەی کرێکاران بتوانن کار بکەن. هەروەها ئامێری تەقاندن و هەڵکۆڵینی تایبەت بۆ بەکارهێنانی تونێلەکان بەکاردێت. جۆرەکانی دەرهێنان جیاوازن، چکە لە تونێلی ژێر زەوی چەند شێوازێکی تریش هەن، وەک کانی کراوە لە کیمبەرلی کە سەرەتا بە تەقینەوە و هەڵکۆڵینی ئاسایی دەستی پێکرد. هەندێک جار ئەڵماس لە ڕێڕەوی ڕووبارەکان یان بەردەلاژەی کۆن دەدۆزرێتەوە کە پێویستی بە تونێل نییە، بەڵکو بە شێوازی شوشتنی خۆڵ و بەرد ئەنجام دەدرێت. لە هەندێک ناوچەدا لە قوڵایی دەریاکان بۆ ئەڵماس دەگەڕێن، بەتایبەت لە کەناراوەکانی نامیبیا و ئەفریقای باشوور. ئەمەش بە بەکارهێنانی کەشتی و تەکنیکی تایبەت لە قوڵایی دەریاکاندا بە دوای ئەڵماسدا دەگەڕێن. ئەم تونێلانە تەنها بۆ بەبەرهەمێنان نین، بەڵکو بوونەتە بەشێک لە مێژووی پیشەسازی و گەشتیاریش. بۆ نمونەکانی کالیلان لە ئەفریقای باشوور ڕێگەی داوە بە گەشتیاریان لە ڕێگەی تۆڕێکی تایبەتەوە بچنە ناو تونێلەکان و لە نزیکەوە شێوازی کاری کانەکان ببینن.
کارکردن لەو تونێلانەدا بە گشتی زۆر سەخت و مەترسیدارە، بۆیە کۆمپانیەکان پابەندی ستانداردی توندی سەلامەتی دەبن و بۆ پاراستنی گیانی کرێکاران لەو قوڵایە زۆرەدا. لەگەڵ ئەوەشدا کارەکە مەترسیدارە و ساڵانە چەندین کرێکاری هەژار دەبنە قوربانی داڕمانی لە ناکاوی کانەکان. دەرهێنانی کانزە لە تونێلە قوڵەکاندا یەکێکە لە سەختترین و مەترسیدارترین کارەکانی جیهان. ڕۆژانەی کرێکارێک لەم بوارەدا بەپێی وڵات، کۆمپانیا و جۆری کارەکەی پیشەکەر بێتیان کرێکاری سادە دەگۆڕێت. بەڵام دەتوانین وێنەیەکی گشتی لەسەر بنەمای ستانداردە نێودەوڵەتیەکان لە ناوچە کانزایەکانی وەک ئەفریقای باشوور یان وڵاتانی تر. کرێکارانی ئاسایی کە کاری هەڵکۆڵین و گواستنەوە دەکەن ڕۆژانەیان $10 بۆ $20. تەکنیکار و پسپۆڕان ئەو کرێکارانەی کار بە ئامێری قورس دەکەن، ئەندازیارانی کان یان ئەو کەسانی لە کاری تەقینەوە و لێکۆڵینەوەی جیۆلۆجی شارەزان موشەی ڕۆژانەیان دەکرێت لە $50 بۆ $150 یان زیاتر بێت. ڕۆژانەی کرێکار تەنها پارە نییە، بەڵکو دەبێت ئەو تێچووە مرۆیەش لە بەرچاو بگرین کە بەسەریدا دەسەپێت. زۆربەی کرێکاران لە تونێلەکاندا بە شێوازی نۆبەت یان شیفت کار دەکەن. هەر نۆبەتێک لە نێوان 8 بۆ 12 کاتژمێرە. لە قوڵایی چەند کیلۆمەتریدا پلەی گەرمی دەکاتە سەر و 40 بۆ 50 پلەی سەدی. کرێکاران لەژێر فشاری هەوا و مەترسی داڕمانی تونێل و دووکەڵی ژەهراوی کار دەکەن. زۆرجا کرێکاران ناچارن لە کۆمەڵگەی داخراوی کۆمپانیەکاندا بژین کە خەرجیەکانیان لە موچەکەیان دەبڕدرێت. جیاوازی نێوان کاری یاسایی و نایاسایی ئەمە خاڵێکی گرنگە بۆ تێگەشتن لە دۆخەکە. زۆربەی کانە فەرمیەکان کرێکاری گرێبەستیان هەیە، بیمەی تەندروستیان هەیە و موچەی دیاریکراویان هەیە، هەرچەندە کەمیش بێت. کانە نافەرمیەکان یان زەیتونەکان ملیۆنان کرێکار لە ئەفریقا بە شێوەی نافەرمی کار دەکەن. ئەمانە هیچ پارێزبەندیەکیان نییە. ڕۆژانەیان زۆر کەمە و تەواوی ژیانیان لە ژێر مەترسی ڕوخانی تونێلی نایاسایی و بەکارهێنانی مادەی کیمیایی وەک جیوە بۆ جیاکردنەوەی ئاڵتوندایە. داهاتی ئەمانە زۆرجار تەنها بەشی دابینکردنی خواردنی ڕۆژانەیان دەکات. سەرەڕای ئەوەی ئەو کانزایانەی دەریان دەهێنن بە ملیاران دۆلار نەخەکەیانە، بەڵام موچەی کرێکاران هێشتا نزمە، چونکە تێچووی بەرهەمهێنانی کۆمپانیەکان خەرجیەکی زۆریان لە کەرەسەی سەلامەتی ئامێری سارکەرەوە هەیە. I have 11 to 12 hours down there since yesterday. Without stopping? Yeah, I can't stop. Still working down there till now. زۆربەی کرێکارانی ئەم کانانە خەڵکی ناوچە هەژارنشینەکان و بژاردەی تری کارکردنیان نییە و ناچارن بۆ بژێوی خۆراکی ڕۆژانی خێزانەکانیان ئەم کارە بکەن. ئەمەش وا دەکات کۆمپانیەکان بە موچەیەکی کەم کرێکاری شارەزای کار بەدەست بهێنن. گەورەترین کان لە ئەفریقادا بەپێی جۆری کانزاکە و پێوەرەکان ڕووبەر و بەرهێنان یان قوڵایی دەگۆڕدرێت. گەورەترین کانی ئەڵماس بەپێی ڕووبەر کانی ئۆراپا لە وڵاتی بۆتسوانایە کە بە گەورەترین کانی ئەڵماس لە جیهاندا دادەنێت لە ڕووی ڕووبەری سەرزەویەوە. بەپێی بەهاو دەوڵەمەندی کانی جوانینگ کە لە بۆتسوانایە بە گرانبەهاترین و دەوڵەمەندترین کانی ئەڵماس لە جیهاندا ناسراوە. گەورەترین کانی ئاڵتون لە ڕووی قوڵاییەوە کانی مێپۆنینگ لە ئەفریقای باشوور و قوڵترین کانی ئاڵتونە لە جیهاندا کە تونێلەکانی تا قوڵایی زیاتر لە 4 کیلۆمەتر لە ژێر زەویدا دەڕۆن.
کانی کیبالی لە کۆماری دیموکراتی کۆنگۆ ئێستا وەک یەکێک لە گەورەترین و بەرهەمهێنترین کانی ئاڵتون لە ئەفریقادا دەناسرێت. لە ڕۆی گرنگی و کاریگەری ئابووریەوە دەتوانین بڵین بۆتسوانا باڵادەسترین وڵاتە لە بواری ئەڵماسدا. ئەفریقای باشوور و کۆماری دیموکراتی کۆنگۆ گرنگترین وڵاتن لە بواری ئاڵتون و کانزا و پیشەسازیەکانی تردا. وڵاتی بۆتسوانا بۆ ئەڵماس و ئەفریقای باشوور یان کۆنگۆ بۆ ئاڵتون ناوەندی گەورەترین کانەکانی کیشوەرەکەن. ئەو وڵاتانە خاوەنی یەدەکی زەبەلاحی کانزان، بەڵام خەڵکەکەی لە هەژاریدا دەژین. ئەم حاڵەتە بە نەفرەتی سەرچاوەکان ناسراوە و تەنها یەک هۆکاری نییە، بەڵکو تێکەڵەیەک لە مێژوو سیاسەت و سیستەمی ئابووری جیهانی و بە کۆیلەگرتنی گەلان لەلایەن دەوڵەتانی ئیمپرالیزمەوە. زۆربەی وڵاتانەی پێشە لەژێر دەسەڵاتی وڵاتانی ئەوروپیدا بوون، وەک فەڕەنسا، بەڕیتانیا و بەلجیکا. سیستەمی ئابووری ئەوان لەسەر بەنەمای دەرهێنان و هەناردەکردن بنیاتنەرا، نەک پیشەسازی و کەشەپێدانی ناوخۆیی. کاتێک سەربەخۆ بوون، ئەو ژێرخانە تەنها بۆ خزمەتی هەناردەکردنی کانزا مایەوە و پیشەسازیەکی ناوخۆیی ئەوتۆ دروست نەبوو. لە زۆرێک لە وڵاتانەدا داهاتی کانەکان ناجێتە نێو بودجەی گشتی بۆ خزمەتگوزاری، بەڵکو لەلایەن گروپێکی بچووکەوە ئەلێتەکان کۆنتڕۆڵ دەکرێت. کاتێک حکومەت داهاتی لە کانزاکانەوە دەست دەکەوێت، پێویستی بە باج وەرگرتن لە خەڵک نامێنێت. کاتێکش حکومەت پشتی بە باجی خەڵک نەبەستێت، ناچار نییە بە دوای خواستەکانی خەڵکەوە بێت و دیموکراتی و بەرپرسایەتی لاواز دەبێت و دادوەری و یەکسانی نامێنێت. کۆمپانیانەتەوەیەکان خۆیان کە کانەکان بەڕێوە دەبن، خاوەنی تەکنۆلۆژیا و سەرمایەی زۆرن. ئەوان زۆرجا گرێبەسی قازانجی یەکلایەنە دەبەستن. پارێکی زۆر بە شێوەیەکی پشکی قازانج دەچێتە دەرەوەی وڵات، نەک لە ناوخۆدا و بەرهێنانی پێ بکرێت. سامانی سروشتی زۆرجار دەبێتە هۆی دروستبوونی ململانەیە لەسەر دەسەڵات. گروپە چەکدارەکان یان لایەنە سیاسیەکان دەیانەوێت کۆنتڕۆڵی ناوچە کانزایەکان بکەن بۆ دابینکردنی بودجەی شەڕەکانیان، وەک ئەوەی لە کۆنگۆ ڕوویداوە. ئەمەش نەک تەنها خزمەتگوزاری لەبار دەبات، بەڵکو وڵاتەکە تووشی ئاوارێ و تێکچوونی ئاساییش دەکات. ئەو وڵاتانە تەنها مادەی خاو دەفرۆشن، بۆ نمونە ئەڵماس یان ئاڵتوونی خاو دەهێنە دەرەوە و دەینێرن بۆ وڵاتانی دیکەی وەک بەلجیکا و سویسرا یان چین، بۆ ئەوەی پاک بکرێنەوە و بکرێنە کەرەستەی جوانکاری. نرخی مادەی خاو زۆر کەمە، بەڵام نرخی مادەی پیشەسازی کراو زۆر بەرزە. ئەمەش وا دەکات هەموو قازانجی زیادەی پیشەسازیەکە بۆ وڵاتانی دەرەوە بچێت و وڵاتانی سەرچاوە هەر بە هەژاری دەمێننەوە. کانزاکان بە شێوەیەکی نادادپەروەرانە دەردەهێنرێت. خاک و ئاوی ئەو ناوچانە ڕۆژ دوای ڕۆژ زیاتر ژەهراوی دەبێت. خەڵکەکە کە پێشتر پشتیان بە کوشت و کاڵ و ئاژەڵداری دەبەست، بژێویەکەیان لەدەست دەدەن و ناچار دەبن ببنە کرێکاری هەرزانی ناو هەمان کانەکان. نەبوونی سەروەری تەواو بەسەر سەرچاوەکان کە کەندەڵێکی سیستەماتیک بەڕێوەی دەبات، ئیتر ڕێگە نادات داهاتی سامانی زەوی ببێتە مای خوشکەزەرانی بۆ خەڵکی وڵاتەکە و نەتەوەکەی خۆیان. خەڵکەکەی زیاتر هەژار دەکەون لە وڵاتێکی دەوڵەمەندە، هەر بەهۆی ئەم سیستەمی دەسەڵاتەوە لە هەژاریدا دەژین. دۆخی خێزانی کرێکارانی کان لە ناوچە ئەفریقیەکاندا دیمەنێکی تراژیدی و پڕ لە قوربانیدانە. کاتێک باس لە خێزانەکان دەکرێت، دەبێت لەوە تێبگەین کە ئیشکردن لە کانەکاندا تەنها پەیوەندی بە تاکە کرێکارەکەەوە نییە، بەڵکو کاریگەری لەسەر هەموو ئەندامانی خێزانەکە هەیە. زۆرێک لە کرێکارانی کان ناچارن لە کۆمەڵکە کرێکاریەکان یان ئەو شارشکانە بژین کە نزیکن لە کانەکان. زۆرجار کرێکارەکە بۆ مانگێکی درێژ لە خێزانەکەی دوور دەبێت، چونکە کانەکان لە ناوچەی دوورە دەستن.
ئەمەش دەبێتە هۆی لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتی و سۆزداری نێوان دایک و باوک و منداڵان. ئەوانەی لە نزیکی کانەکان دەژین لەبەر سەختی کارەکەیان کاتێکی زۆر کەمیان بۆ خێزانەکانیان دەمێنێتەوە. باوکیان دایک کاتێک دەگەڕێتەوە ماڵەوە بەهۆی ماندوێتی زۆر و پیسبوونی جەستەی و مادە کیمیاییەکان توانای بەسەربردنی کاتی نییە لەگەڵ منداڵەکان. خێزانەکان لە ژینگەیەکی زۆر مەترسیداردا دەژین بە خۆی بەکارهێنانی مادەی کیمیایی وەک جیوە و سیانید لە دەرهێنانی ئاڵتوندا سەرچاوەکانی ئاو پیس دەبن. منداڵەکانی خێزانی کرێکاران زۆرجا تووشی نەخۆشی پێست، هەناسەدان و کێشەی گەشەکردن دەبن. ئەم کرێکارانە سەرڕای ئەوەی لە کانێکی زێر کار دەکەن، بەڵام داهاتەکەیان تەنها بەشی دابینکردنی پێداویستیە سەرەتایەکان دەکات. زۆربەی خێزانەکان لە ژێر هێڵی هەژاریدا و منداڵەکانیان بەدخۆراک. منداڵان واز لە خوێندن دێنن ناچار دەبن لە تەمەنێکی زۆر بچووکدا دەست بە کارکردن بکەن، یان لە ناو کانەکاندا یارمەتی دایک و باوکیان دەدەن بۆ گەڕان بە دوای پاشماوەی کانزاکان، یان لە بوارەکانی دیگەی کرێکاریدا کار دەکەن بۆ ئەوەی بژێوی خێزانەکانیان دابین بکەن. کاتێک منداڵێک لەو ژینگەیەدا گەورە دەبێت، ئاسووی داهاتووی زۆر دەسک دەبێت و زۆر جار وەک دایک و باوکیان دەبنە کرێکاری هەمان کان. ژیانی خێزانی کرێکارانی کان پڕە لە ترسی و تۆڕاوکێ و یاریکردن لەگەڵ مەرگ. هەر ڕۆژە کە باوکیان دایک دەچێتە بۆ ناو تونێلەکان، خێزانەکەی لە تۆڕاوکێدا دەمێننەوە کە ئایا دەگەڕێتەوە یان نا. ڕووداوی داڕمانی تونێل و تەقینەوەکان بەشێکی دانەبراوی ژیانی ئەوانن. لە زۆربەی کاتەکاندا ئەگەر کرێکارێک لە کاردا تووشی ڕووداوێک ببێت یان گیان لەدەست بدات، خێزانەکەی هیچ قەرەبوو یان بیمەیەکی کۆمەڵایەتیان نییە و بەمەش دەبنە نێچیر بۆ هەژاری زیاتر. لە خێزانە کرێکارەکاندا ژنان ئەرکێکی قورسیان لەسرە. ئەوان جگە لە ڕاپەڕاندنی ئەرکی ماڵەوە زۆر جار بەشێکن لە کاری دەرهێنانی کانزا لە کەنار و ڕووبارەکان یان پاکردنەوەی بەردەکان. خێزانی کرێکار لەم ناوچانەدا لە بازنەیەکی داخراوی هەژاریدا دەسوڕێنەوە. ئەوان خاوەن سەروەتێکی خەیاڵین کە لەژێر پێیاندایە، بەڵام ناتوانن بەشێکی بچووکی بۆ دابینکردنی ژیانێکی شکۆمەندانە، خوێندنی باش بۆ منداڵەکانیان یان خزمەتگوزاری تەندروستی بەکاری بێنن. ئەوان لە دۆخێکی کۆیلایەتی نوێدا دەژین کە سیستەمی ئابووری جیهان بەسەریاندا سەپاندوویەتی.